بەناوی خوای گەورە و بەڕێزان ئەم شەو ئێمە لەو لایڤەدا دوو زانیاری گرنگ دەخەینە ڕوو. زانیاری یەکەم ئەوەیەکەوە پارتە دەسەڵاتەکان بەتایبەتی پارتی هەڵبژاردنەکەی خۆی لەسەر ئەساس و بنەمای ترساندن تۆقاندنی خەڵک و دەنگدەر بیناکردیە. من لێرە نوکتێش زۆر خۆشیە، ڕاستیە برادێک بۆ جێڕامەوە وتی جارەشان مامۆستایەکی ئاینی لە ڕۆژهەڵات کاتێک بەشدار دەبێت لە هەڵبژاردنەکان لەبەرەوە هیچ پرۆژە و پلان و بەرنامەی نییە، دەستە سەر مینبەر لە ڕۆژی جومعە دەڵێ وەڵاهی خوا لە خەتەرە دەنگم بدەنێ، یعنی لەبەرەوە هیچ پرۆژە و بەرنامە و پلانی نەبووە، داوای کردوەکەوە دەنگ بدەنێ، بەڵام بۆ دەنگ بدەنێت وەڵا خوا لە خەتەرە. ئەوەیە بەڕاستی سیاسەتی ترساندن تۆقاندن زۆر جاران حزبەکانی دەسەڵات بە تایبەتی پارتی دەڵێ ئەگەر ئەمە لەوە هەڵبژاردنە دەنگ نەهێنین ئەوە کوردستان لە خەتەردایەوە حەشدی شعبی دێ کوردستان داگیر دەکا، کەچی لە ئەساسدا بەڕاستی هەر خۆیان ئەوانە تەحالوفیان کردو لەگە حەشدی شعبی و خۆیان قەیس خەزعەلی وەزیریان بۆ داناوە، خۆیان ئەو حکومەتی سوودانیان پێکیناوە و خۆیان قانون و یاسای حەشدی شعبیان تەپەڕاندووە و هەرچی شتێک دەکرێت لە بەغدا ئەوان تێدا مشتەڕک و هاوبەشن لە هەر لە موچە بڕینی هەرێمی کوردستان، هەر لە جێبەجێ نەکردنی یاسایەکان. تەنانەت ئێستا لە مووسڵ سیرکەن، لە مووسڵ پارتی دەنگەکانی کورسەکانی نیو بۆتەوە، بەڵام فزەی نایە بەرامبەر مووسڵ و هیچ قسەیەک ناکات و باسی ئەوە ناکاکەوە حەشی شعبی لەوێت چ دەورێک و ڕۆڵێکی هەیە و باسی شکستی خۆشی ناکە لە مووسڵکەوە تەنها لە نێوان 4 ساڵدا دەنگ و کورسەکانی نیوە بۆتەوە. بۆیە بەڕاستی هەموو ئیشکارەکانی زیاتر لەسەر ترساندن تۆقاندنی خەڵک بینا دەکا و تەنانەت یەکێتیش ئەو پلانە بەکاردەهێنێ بۆی کەوە بە دەنگ دەر و لایەنگر و ئەندامی خۆی دەڵێ دەڕێگە دەنگ نەدەنێچێتی ئەوە پارتی زاڵ دەبێت، پارتی موچە دەبڕێ، پارتی دەستێتە بەغدا، پارتی وا دەکا. بۆیە هەردوو لا بەڕاستی قووەت و هێز لە یەکتر وەردەگرن و هەردەم هەوڵ دەدەن کەوا بە یەکترەوە تەمەنی یەکتر درێژکەن، لە ترسی یەکتر تۆقاندنێک بەرامبەر یەکتر دروست دەکەن و دەنگدەرەکانیان هان دەدەن کەوا دەنجیان بدەنێ بۆ ئەوی کەوا لایەنە تەڕەفەکەی تر دەرنەچی. بەڵام ئەوە بەڕاستی ئێستا بووتە پلانێکی زۆر کۆن و سووا و خەڵکی هەرێمی کوردستان زۆر ئاگدارە ئێستا دەزانێ کەوا ئەو پلانە کۆنە و تەنانەت ئێستا زۆر باوی نەماوە، زۆر ئیسفادەشی لێ ناکەن. بۆیە تەمەشا دەکەین کاتێک پارتی زۆر جاران لە کۆڕ و کۆبنەوەکانیان لە هەڵمەتی هەڵبژاردنیان سەرۆکەکەیان جێگرەکانیان دەڵێ حکومەتی عێراقی 55 مادەی دەستوری پێشێل کردو بەرامبەر کوردستان، ئەوە نەک ئێستا بەڵکو لە هەموو هەڵبژاردنەکان سیرکەن دەڵێ حکومەتی عێراقی پێشێلی دەستوری کردووە و 55 مادەی پێشێل کردووە. باشە قسەکەم لەگەڵ دەبم، باشە ئەو پێشێلی کرد و 55 مادە، بەڵام دواتر بۆ دوای هەڵبژاردن دیسان دەچن لەگەڵ ئەو حەشدی شعبی و لەگەڵ شیعە و لەگەڵ ئەوانی کەوە خەتەرن لەسەر هەرێمی کوردستان دێن حکومەتەکە پێک دێن بە خۆتان و لەگەڵیان ڕێک دەکەون و تەنانەت ئەو باسی مادەی دەستوری و 55 مادەوانە هیچی نامینێ، تەنها دووشت دەمینێ، چەند پۆست و پلە وەردەگرن، چەند سوودمەند دەبن لە پرۆژە و پارەکانی حکومەتی عێراقیدا. هەر ئەو دوو خاڵیان دەمینێ سیرکەن لە هەموو هەڵبژاردنەکان. باسی ئەویان کردوکەوە پێشیلی دەستور کراوە 55 مادە پێشێل کراوە لایەن عێراق، دوای هەڵبژاردن بە هیچ شێوەیەک باسی ئەو پێشەلکاریان ناکەن و تەنانەت ئەگەر باسیشکەن تەنها بۆ وەرگرتنی دەستکەوتی خۆیانە زیاتر پۆستی زیاتر وەرگرن و دوای هەڵبژاردن دیسان حکومەتەکە پێک دێنەوە، دیسان شانی یەکتر ماز دەکەن، شانی خەزعەلی ماز دەکەن و دەستی فلان ماز دەکەن، بەس ئەوەی کەوا لە حکومەتەکە بەشدار بن و پێکەوە لەو حکومەتە ئیدارەی ئەو عێراق بکەن. کەواتە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە بۆیەوە وەڵا هەرێمی کوردستان لە خەتەرە و ئەوەی لە خەتەرە بەڕاستی خۆیان لە خەتەرن و لە پێگە و پۆستی خۆیان دەترسێن و هیچ عیلاقەی بە موچەخۆر و خەڵکی هەرێمی کوردستان و چارەنووسی گەلی کوردستان و مافەنەتەوەیەکانی هەرێمی کوردستان نیە، چکە سیرکەن ئەوە مادەی 140 لە 2005ەوە کەوا خۆشیان دایان ڕشتووە، گەورەترین زەربیان لە مەسیر و چارەنووسی هەرێمی کوردستانداوە کەەوە مادەی 140 هینایەتە نەژێر قمار. بۆیە سیر دەکەن لە هەرچی حکومەت بەشدار بوون، چەندین وەزیریان هەیە تا ئێستا هەمویان نەهاتوونە ئەو مادەیە جێوەجێ بکەن یان بیکەنە مەرجێک بۆ جێوەجێکردنی تەشکیلکردنی حکومەتی عێراقی نوێ. هەردەم ئەو قسانیان لە ئیعلام واوتووە بەڵام لە عملیدا هیچ ئەسڵ و ئەساسێکی نەبووە.
خاڵشی زۆر گرنگە بەڕاستی ئەوانە زۆر بێ منەت بوونە نەک تەنها لە خەڵک ئێستا ئەگەر بەبییرتان بێ لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو داهاتن باج و ڕسوماتیان کەم دەکردەوە و قەرزەکانیان لەسەر خەڵک نیوە دەکرد لە ستا 50 داشکانیان دەکرد ئێستا سیرکن لەو هەڵبژاردنە ئەوش ناکەن بۆیە خۆیان بێمنەت کردووە دەیانەوێت سیاسەتی ترساندن و تۆقااندن بەکاربێن بۆی خەڵک دەنگیان بداتێ دەڵێگەڵ خەڵک بە ترساندن دەنگەکەمان داتێ بۆ ئێمە بچین داشکانیان بۆ بکەین و هاوکاریان بین و یارمەتیان بدەین و باری ئابوووریان سوکەین بۆیە ئەو حزبانە نەک تەنها ئێستا بەڕاستی منەتیان بە ئەندام و لایەنگر و کادری خۆی نیە بڕۆ سەیری کاتێک دەڵێن کۆبنەوەی لوتکە بڕۆ سەیری هەردوو حزب بکە کاتێک دادەنشین کۆبنەوەی لوتکە چێ دەبینی تەمینی چەند کەسێکن چەندە موچاوێکن لە هەمان بنەماڵەی بارزانی هەمان بنەماڵەی تاالبانی پێکەوە دانیشتە قەرارە گرنگ و لوتکەکە هەر ئەوان دەیدەن تەنان مەکتەب سیاسیەکان بەخۆ مەکتەب سیاسێکی جێڕایەوە وتی ئەمە هیچمان بۆ نەماتەوە ئێستا ئێمە بەس تەنها تاوڵە دەکەین دۆمینە دەکەین و ئێمە ئەو حزبانە ئێستا بەڕاستی هیچ حسابیان بۆ ناکەن و پرسوڕات تەنان پرسوڕاشیان پێ ناکەن وەکو ڕاوێژکارێک هەرچی قەراری گرنگە لەسەرەوە بۆیان دەدرێن ناو بنەماڵەکە هەردوو حزبی ژوای لێ هاتووە بڕۆ سەیری کادیرە پێشکەوتەکانیان بکە پێشمەرگە دێرینەکانیان بکە تەنان دەستەی دامەزرێنەری هەردوو حزب بکە بزانێت دەور و ڕۆی لەشان هەیە هیچ حسابیان بۆ ناکرێن مناڵێکی بنەماڵەکە دێت قەرار دەدات و ئەوان تەنان ئەگەر بە دوو سکرتێر سێ سکرتێر ئەندامەزرێنەری حزبەکەشبی ناگاتە مناڵێکی بنەماڵەکەیان بۆیە بەڕاستی ئەوان نەک تەنها منەتیان بە خەڵک تەنان منەتیان بە ئەندام و کادیر و دەستەی دامەزرێنەر و سەرکردایەتی مەکتەب سیاسی خۆشیان نەماوە بۆیە پێویستە لەو هەڵبژاردنە خەڵک عقوبەیاندا بە تایبەتی ئەندام و لایەنگری خۆیان زۆر زەڕ عقوبەیاندا بۆ ئەوی هیچ زارشتر بێ منەت نەبن بەرامبەر تەنان ئەندام و لایەنگری خۆشیان ئەوە خاڵێکیان زانێرشتر زۆر سیر هەیە ئەوەیەکەوە ئەو شاندێکەوە هەموو جارە دەستێتە عێراق کەوا زۆر دژی تەوتینن خۆیان داوایان کردووە لە حکوومەتی عێراقی کاکە ئێمە ئەوەی وەزیرن ئەوەی بە پلەی وەزیرە چی خانە نشینەچی ئێستا با تەوتینەکە ئێمە بگرێتەوە وتیان باشە ئێوە خۆتان ڕێگرن لە تەوتینی موچێ فەرمانبەران چۆن بە خۆتان داوای تەوتین دەکەن ناوەڵە ئێمە ئەوە جوابیان داوێت ئێمە آخر پۆستی سیادینە کەواتە پۆستی سیادی دەبی لە عێراق موچەکەی بدرێ ئەوەیە دووفاقی و بەڕاستی هەواڵش زۆر سەیرە سەمەرەیە ئەوانە بزانە داوای چی دەکەن داوای تەوتین دەکەن بۆ خۆیان بەڵام نائێڕن موچەخۆری ئاسایی پێشمەرگە فەرمانبەر خانەنشین هاوکاری تۆڕی کۆمەڵایەتی ئەوانە موچە بە تەوتین وەرگن بۆیە دەبی زۆر ئاگدار بن و ئەو زانیاریە دزەی کردووە تەنان بۆچی دزەی کردووە یەک لەو کەسە ئەندامانێکەوە بەشدار بوو لە شاندەکە خۆی پلەی وەزیر نەبووە ئەویش داوای کردووە گوتی با ئێمەش بگرێتەوە خوار وەزیرش بگرێتەوە بەڵام شاندەکەی خۆیان ڕازی نەبوونە وتیان ناتەنها با پلە وەزیرەکان با ئەوان تەوتین بکرێ و موچەمان لە بەغدا بچیتر موچێ ئێمە ڕەبت نەبێ لەگەڵ عێراق لەگەڵ فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان و ڕاستەوە خۆ لەگەڵ عێراق بێ موچەکانمان ئێمە وەردەگرین کێشەمان نابێ ئەو کاتی لە موچەدا و هەرە دوو زانیارم پێگرنگ بکەوە بۆ جەنابتان باسی بکەین هیوادارم کەەوە سوودێشی لەبین و سپاسان دەکەم.